ڕێزمان و خوێندنەوەی کوردی بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕە 26. لاپەڕە 26 دەربارەی یەکێک لە هۆنراوەکانی شاعیر و مامۆستا مەدحەت بێخەو. هۆنراوەکە بە ناونیشانی وەرزش. وەرزش گزنگێکی گەشە، شەنگی دەست و قاچ و لەشە، نەخۆشی و بێهێزی و سستی، تیپی وەرزش لێی بێبەشە. گەنجان قوتابیانی زرنگ، وەرزش وانەیەکە گرنگ، بەرگی بێزاری دادڕن، هەڵمەت بەرن وەکو پڵنگ. یاری و ڕاهێنانی جوان لە کاتی ئێوارە و بەیان، بیکەن بە خوو تاک و ماون، هەل نەدۆڕێنن لە ژیان. ئێستا ئەگەر تۆزێک زانیاری پەیداکەین دەربارەی شاعیری ئەو هۆنراوەیە، مامۆستا مەدحەت بێخەو، کاتە دەچین تۆزێک دەگەڕێین بە شوێن زانیاری دەربارەی لێرە دەنووسین لە گووگڵ مەدحەت بێخەو. مەدحەت بێخەوەها و بۆ وێنە دەتوانین لێرە بگەڕێین لە کوردیپێدیا بزانین چ نووسرایە دەربارەی ئەو شاعیرە. لێرە نووسرایە ناوی مەدحەت خدر عەبدوڵڵایە و لە ساڵی 1934 لە شاری مەخمووری سەر بە پارێزگای هەولێر لەدایک بووە. پاشان نووسرایە لە چێ خوێندیتی سەرەتایی و ناوەندی و پاشان کەی دەستی بە شەعر نووسین کردیە و کامە بەرهەمەکانی کامانن کە لێرە نووسراینە: زەنگی کاروان، ڕابەری ژیان، دار بەڕوو، وشەی ئاوات، ڕێگەکان و دیاری بۆ منداڵانی کوردستان. کاتە تۆزێک زانیاریمان پەیدا کرد لەسەر نووسەری ئەو هۆنراوەیە دەربارەی وەرزش. ئێستا لاپەڕە 26 تەواو بوو، سەردانەچی لاپەڕە 27. واتای وشەکان. وشە و واتایەکەی. گزنگ واتە تیشکی ڕۆژ کە بەیانیان لە شوێنی بەرز دەدات. شەنگ واتە شۆخ یان جوان. سستی خاو خلیچکی یان خاوی. زرنگ زیرەک و وریە. هەڵمەت واتە پەلامار و هێرش. پاشان لێرە نووسرایە ئەمانەی خوارەوە فێر بە. لێرە منیش لێرە ئەز ژی واتە بە زاراوەی کرمانجی لە جیاتی منیش چ بەکاردێنن؟ ئەز ژی. ئەز واتە من، ژی واتە ئەو ئیوە ش منیش. منیش واتە هەروەها من. تۆش توژی. ئەویش ئەوژی. ئێمەش ئەمژی. ئێوەش هونژی. ئەوانیش دیسان ئەوژی. کاتە لە کوردی لە جیاتی ئەو ئی هەندێک جار ئی و ش هەندێک جار تەنیا ش زیاد دەبی لۆ ئەو جێ ناوانە. جێ ناو واتە لە جیاتی ناوی خۆم دەنووسم من
لە جیاتی ناوی تۆ لە جیاتی ناو بۆ وێنە ئەو بەکاردێ. من، تۆ، ئەو، ئێمە، ئێوە، ئەوان. پاشان لە جیاتیەوەی بڵێم هەروەها من دەنووسین منیش. هەندێک جار یەک پیت زیاد دەبی بۆ وێنە لێرە یەک پیت تەنیا پیتی ش، لێرە 2 پیت زیاد بووە. ئی، پیتی ئی و پیتی ش لەبەر چ؟ ئەگەر هاتوو جێناوەکە بە پیتەکی بزوێن تەواو بوو، تەنیا پیتی شئی لۆ زیاد دەبی. بەڵام ئەگەر هاتوو جێناوەکە بە پیتی نەبزوێن تەواو بوو، بۆ وێنە پیتی ن یان پیتی ئوو، کەواتە لە کاتی نووسین دەبی 2 پیت زیاد بی، ئی و ش لێرە، ئی و ش. بەڵام ئەگەر پیتەکە بزوێن بوو، ئەوە تەنیا ش زیاد دەبی. ئێستا بابەتەکە لەسەر وەرزش بوو، تۆزێک ناوی هەندێک لە وەرزشانە دەنووسین یان ئەو یاریانە بنووسین کە دەکرێن. بۆ وێنە باوترین یاری کە دەکرێ یاری تۆپی پێیە، یاری تۆپی پێ یان وەرزشی تۆپی پێ. پاشان یاری تۆپی بالە، تۆپی بالە یان ڤۆلیبۆل، و لێرەش هەر تۆپی بالە. یاری گۆڵف، یاری گۆڵف یان وەرزشی گۆڵف، یاری ئاسن، زۆران بازی، یاری خلیسکێن یان ناوەشکەشی هەیە سکی سەر بەفر، بایسکل سواری، یاری تۆپی دەست، تۆپی دەستی ناو ئاو هەیە و تۆپی دەستی دیکەش هەیە، یاری سەوڵ لێدان، و یاری خزین لەسەر سەهۆڵ یان لەسەر بووز. هەروەها ئەو یاریە یاری تیر هاویشتن و یاری غاردان یان ڕاکردن کە زۆر جۆرە. هەروەها یاری ئەسپ سواری. بێگومان هەموو ئەو یاری وەرزشانە ناوی دیکەشیان هەیە بە پێی زاراوە کوردیەکان. کەواتە ئەگەر بە زاراوەی تو خوێندکاری ژیر ناوەکی دیکەی هەبوو، تکایە لە کۆمنتەکان بنووسە بۆ ئەوەی سوود وەربگرین لە هەموو ناوەکان بە هەموو زاراوە کوردیەکان. لێرە باسی وەرزش بوو، دێمە کۆتایی ئەو وانەیە و هەتاوانەیەکی نوێ هەر بژی.